با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. بینەرانی عزیز لە ئەرکێوەکن سڵاوتان لێ بێوم کاتتان باش خۆشحاڵم کە ئەم ئێوارەیە بە ئێوەی عزیز شاد دەبمەوە. ئێوارەی سلێمانی با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی پێشکەشەکرێ. بۆ ئەمڕۆ خاتوو جوان واحید کە بەڕێزیان پارێزەرن لە لای ئێمە میوانە قسە و باسەکەین لەسەر یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن. بەڵام ناوبڕێکی کورد وەرەگرم و ئەگەڕێمە وڵاتان. بەرهەمەکانی دۆلفینسی خوانەکانتان بەتامتر دەکات. دووبارە سڵاوتان لەبێ پێش ناوبڕەکە ئاماژەم بەوە کرد کە پارێزەر خاتوو جوان واحید لێرە لای ئێمە میوانە. قسە و باسەکەین لەسەر یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن لە هەرێمی کوردستان. خاتوو جوانە بەخێر بێ. زۆر سپاس. سڵاوتان لێبێ و زۆر خۆشحاڵم ئەمڕۆ کە بتوانین لە ڕێگەی MTV جوانەوە گفتوگۆ بکەین لەسەر بابەتێکی واگرن کە ڕۆژانە بەرکەوتەیەکی زۆرمان هەیە لەگەڵی ئەویش یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنە بەو هیوای سوودێک بگەێنین. زۆر باشە دەستە خۆش بێ. سەرەتا خاتوو جوانە پێم باشە بزانین وەکو پارێزەرێک کە خۆت لە وەسەتەکەیت باسێکی ئەو یاسایەمان بۆ بکەی بزانین ساڵی چەند دەرچووە لە چەند بەرگە پێک هاتووە. ئەم یاسایە ساڵی 2010 دەرچووە ینی ژمارە 6 ساڵی 2010 هەرێمی کوردستان عێراق دەرکراوە ئەم یاسایە لە 8 بڕگە پێکێت تقریبان بۆ 8 بڕگەیە توانراوە باسی بەشێکی زۆری ئەتوانین وا بڵین بەشێکی زۆری ئەو کێشانە بکرێت کە ڕۆژانە ڕوبەڕووی خەڵکە بنەوە و بتوانێت چارەسەرێکیشی بۆ دابنێ. ئەگەر بە کورتی باسێکی بەرگەکانمان بۆ بکەی کە لە 8 بڕگە پێکێن زانین بەر بە کورتی تەوزیحێکی پێبێ. بڕگەکان وەکو باسم کرد یەکێک لە بڕگەکان باز لە ئەو کاراناکە کە ئەبێتە هۆی هەڕەشەکردن یاخود ئەنی ئەو باسی ئەوانە ئاکات کە کێشەی لێکەوێتەوە. دواتر باسی سزاکەیەکە لە بڕگەیەکی ترە دواتر باسیەوە کات کە چۆن سزاکە قورسەکرێت یعنی کۆمەڵێک شت باسەکە کە دواتر لە ڕێگەی پرسیارەکانەوە با تەفاسیل باسیەکەی. زۆر باشە. خاتوو جوانەوە باس لەوە کرد کە لە 2008ەوە ئەم یاسای هەموار کراوە و جێبەجێ ئەکرێ. پێش ئەوە بە حکمیەوەی کە مۆبایل و ئەگەر مۆبایلیش بخرێتە سەر ئامێرەکانی پەیوەندیکردن بە دڵنیاییەوە پێش چەند ساڵێک پێش ئەوە هەبوو. بۆ نمونە ئامێری نۆرمال هەبوو کە پێش چەند ساڵێک پێش ئەوە هەبوو. ئایا پێش ئەوە چی یاسایەک هەبووە کە ئەم کێشانەی پێچارە سەر بکرێت؟ وەکو زانانی ئەگەر کێشەیەک هەبێت ئەوە بە شێوەیەک لە شێوەکان یاسا هەوڵی ئەوە ئەیات کە چارەسەری ئەو بابەتە بکەم. لە پێشتردا کە فراغی ئەم بابەتەمان هەبوو وەکو ئێستا بابەتە ئەلکترۆنیەکان پێشکەوتوو نەبوون یاسای تر هەبوو بوون یاسای عقوباتمان هەیە بۆ یاسای ئەحوال شخصیمان هەیە کۆمەڵێک یاسای ترمان هەیە بەپێی جۆری ئەو کێشەی کە ئەکەوتەوە تەشخیصیانە کرد بۆ یەکێک لە یاساکان و کێشەکانیان پێ چارەسەرە کرد. یعنی ڕەنگە بابەتێک هەڕەشەکردن بووایە یان کوشتن بوویان هەر شتێکی تر بووە کە بۆ بابەتەکە ئەچوێ بە زمنی قانونی عقوبات و قانون عقوبات لە خۆیە گرت و قانون عقوبات چارەسەری بابەتەکەیە کرد.
بزای لە چه حاڵەتێکە ئەمە ئەبێت بەوەی کە ئەو حاڵەتانە چین کە ئەبێت بەخراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن. پێش ئەوەی باسی و حاڵتانە بکەین هەر کەسێک کە هەڵەستێت بە بەکارهێنانی مۆبایلێک بێ ئامێرێکی پەیوەندیکردن ئەبێ حرمەتی ئەو ئامێرە بپارێزێ واتە حرمەتی خۆی حرمەتی ئەو شخصە ینی بە شێوەیەکی گشتی نابێ بەر لەگەڵ ڕێزمان بێ حرمەتی بکە بە بابەتەکەەوە. دواتر کۆمەڵێک فەقەرەی لە یاساکەیە باس کردووە کە ئەمانە هەمووی حاڵەتن بۆ نمونە هەڕەشەکردن بێ جنێودان بێ بۆ نمونە هەڕەشەکردنی تاوانێک یان هەڕەشە بە شێوەیەکی گشتی بۆ نمونە بڵاوکردنەوەی وێنەیەک بێ ڤیددیۆیەک بێ بەبێ ڕزی کەسەکە بڵین زانیاریەکی ئەو بڵاو بکاتەوە. ینی کۆمەڵێک شتی زۆری باس کردووە بۆ نە لەسەر شخصیاتی کەسەکە بکەوێ ینی بە شێوەیەکی گشتی هەموو ئەوانی باس کردووە کە ئەبێتە هۆی تاوان. بەڵێ یعنی ئەم حاڵەتانە بۆ نمونە ئەگەر کەسێک بۆ نمونە بە پەیوەندیەک یاکو بە مەسەجێک بۆ نمونە من بە مەسەجێک بۆ تۆ ئەنێرم هەڕەشەیەکی تایە ئەمەش ئەچێتە ئەو حاڵەتە یاخود بۆ نمونە من لە سوۆسیال میدیا بۆنە لە ڕێی فەیسبووکێ لە ڕێشتێکەوە شتێکی تۆ بڵاوەکەم ئەمەش بە هەمان شێوە ینی ماڵین ئامێرەکانی بەڵێنی سوۆسیال میدیاش بە ئام ئەچێتە بوارەکانی پەیوەندیکردن کە خۆشە باسی و بکەم کە تەلەفۆنەگرێتەوە ینی ئامێرە بێتەلەکان و بۆ نمونە سوۆسیال میدیایە وەکو زانی نێستا دنیا زۆر پێشکەوتووە سوۆسیال میدیا ینی بەرفراوان بۆ لە ڕیکۆمنتەوە مەسجەوە بۆ ڤایبەرمانەیە واتسئەپمان هەیە ئینستاگرام ینی زۆر شتمان هەیە ئەمە بە شێوەیەکی گشتی هەمووی ئەگرێتەوە هەمووی باس کراوە لە یاساکەواتە سوۆسیال میدیاریش سوۆسیال میدیا بێ تەلەفۆن بێ نۆرماڵ بێ ینی هەموو شتانێنی کە لە ڕێگەی ئەلکترۆنیاتەوە ئەکرێت. باشە تۆ وەکو پارێزەرێک ڕێنمایی چ بۆ ئەو کەسانی بۆ نمونە ئەگەر تووشی ئەو حاڵەتانە ئەبنەوە ئایا بێدەنگی هەڵبژێرن یاخود ڕووبکەنە دادگا لە هەمان کاتە کە ئەو کەسێ ئەگەر ڕوش بکاتە دادگا لەو کاتە یاسە چی بۆ ئەو کەسە ئەکا کە تاوانەکەی بەرامبەر کراوە؟ بەڵێ من پێم باشترە پێشەوەی کە ڕوو بکاتە دادگا خۆی لە ڕێگەی کەسە گەورەکانی کە لە خۆی گەورەترن کەسەکانی خێزانەکەی یاخود کەسێک کە ئەتوانێت پەنای بۆ بەرە کێشەکەی بۆ چارەسەر بکات چکە هەندێک جار کە ئەچێتە دادگاوە بابەتەکە تۆزێک ئاشکرا بێ هەنە جار بابەتەکە پەیوەندی بە شەرەف و ئەمانە و کۆزانین هێشتا ینی کۆمەڵگە کەسانی وای تایە کە لەسەر بابەتیەوە خەڵکە کوژرێت بەدەبەرەوە وەزانێت کە چوە دادگا کێشەکەتر بەلایەنێکی شتێکی ترە ئەیشکێنێتەوە بەلایەنجا لەبەرەوە ئەنی من پێم باشترە سەرەتا پەنابێتە بەر کەسێکی لە خۆی گەورە دایک بێ باوک بێ یانەگە کێشەکە کێشەیەکی ئەو تۆنیەوە نە گەورەنیە پێویست ناکە بەو ڕادەیە گەورە بکرێت و ینی ئەها دادگایەک بۆ سەرقاڵ بکرێت بۆیە پێشەوە بەڕای من ئەو ڕێگەیە بگرێت لەگەڵ ڕۆژاکە محکەمە ئەتوانی داوا بکەی بە سڕی کێشەکە ببینێ هیچ کێشەیەک دواتە هیچ کێشەیەک نابێ ئەگەر بڵێ ئەم کێشەیە بە ئەم کێشەی من بەنهێنی بمێنێتەوە داوای ئەوش بکە بەڵام من پێم باشە پێشوی پەنابێتە بەردادگا هەوڵ با بە شێوەیەکی تر چارەسەری بکە و ئەگەر پەناش بێتە بەردادگا هیچ کێشەیەک نابێت چونکە یاسایەکێک کە پارێزگاری لەو حاڵەتانە ئاکات و سزاشی هەیە بۆی کە بۆ شێوەیە چارەسەری بابەتەکەمان بۆەکە. زۆر باشە چی بکرێت لە ڕێی خێزانەوە بۆ نمونە ئەم کێشانە ئەم شتانە نەبێت بە کێشە ینی پێش ئەوەی لەناو خێزانە چارەسەر بکرێنی ئەو ڕێنمایانە چین کە خەڵک هۆشیار بکاتەوە بۆی بۆ نمونە لە ڕووی خێزانیەوە چی بکرێت لە ڕۆی ژینگەیەوە چی بکرێ بۆ ئەوەی خەڵک زیاتر هۆشیار بکرێتەوە ئەم کێشانە ئەوە گەورە نەبن یاخود ئەگەر گەورە ببن بەڕێگەیەکی ئاشتیانە و ئاسانتر چارەسەر بکرێ. ڕاستیەکەی ڕێگا زۆرەکە ئێمە بمانەوێ چارەسەری ئەو بابەتانی بەڵام ڕۆشنبیری خێزان زۆر زۆر گرنگە چونکە لە خێزانەوە تاکەکان پەروەردابن و ئەچنەوە کۆمەڵگاوە کەواتە گرنگە دایک و باوک هۆشیار بێت و مناڵەکەی ئەنی هەر لە سەرەتای مناڵیەوە تۆ بێ ئاگاداری بی من لەگەڵ ئەوەیانی بکە ڕێگری لێ بکە لەوەی ئامێری پەیوەندی بەکار بهێنێ موبایل بەکاردێنە با بەکاری بهێنێ بەڵام سنووری بۆ دابنێ کاتی بۆ
بۆ دابنێ بزانێ ئاگاداری بێ ینی هەندێک خێزان لەگەڵ ڕێزمە ئەوە بینم مناڵەکەی ینی موبایلێکی هاتە دەستی بەس لە بەروی بێدەنگ بێ و لە سوچێکا دابنیشێت کە ئەمەش تۆ ینی لە ناو سوشیال میدیا ینی هیچ سانسۆرێک نییە بڵێ تۆ ئەبێ ئەمە بڵاوکەیت و تۆ ئەمە بۆ تەمەنی تۆ نابێت شتێکی وا لەو بابەتەمانی هەموو کەس بە شێوەیەکی ئازادانە توانێت هەموو شتێک ببینێ کەواتە ئەبێ خێزانەکە ئاگاداری مناڵەکەی بێ سێری چیەکە ڕەنگە سێری تاوانێ بکە لە ناو مێشکی بچەسبێت تاوانەکە ئەنجام باتەوە ینی یان فەراغێکی هەبێ لە ڕێگەیەکی ترەوە بە ڕێگەیەکی هەڵە بۆ خۆی چارەسەری بکە کە تووشی کێشەی بکاتەوە کەواتە خێزانەکان زۆر گرنگە ئاگاداری مناڵەکانیان بن لەوەی کە چۆن سوشیال میدیا بەکارەهێنن ئەمە زۆر گرنگە دواتریش بە ئەرکی حکوومەت هێزانم کە ڕۆژانە یاخود وەرکشۆپ بکات یا لە ڕێگەی تیڤەکانەوە یان هەر ڕێگەیەکی تر کە خۆی بەباش ێزانێ بتوانێت زانیاری و هۆشیاری بڵاو بکاتەوە یان بابەتێکی ترکە لە قوتابخانەکانە زۆر بەلام و گرنگە کە کەسێک هەبێت هۆشیاریانیان باتێ ئەو کێشانی کە هەیەە جەنازە مامۆستای دەرونی هەیە شتیوا هەیە لە ناو قوتابخانەکانە بتوان لە ڕێگەی ئەوە هۆشیاری بن بە خوێندکارەکان کە بزانن چۆن بەکاری ئەهێن و یان لەو حاڵتانی کێشیان بۆ دروستە بە ئاسانتر چارەسەری بابەتەکە بکەن وا بکرێت کە کێشەکان ئاسانتر بکرێنی مناڵ نەک مناڵیش هەرسە کاریش بێت تەمەنێکا بێ وا بکرێت کە کێشەکە باس بکانی خاتەوە ناخی خۆی هەتا کێشەکەی لە لاو قورستر ئەبێت و ئەو کاتە چارەسەرەکەشی قورستر ئەبێ جوانە خەم بزانم ئەم حاڵەتانە بوون بە دیاردە یاخود حاڵەتن هەتا ئێستا ئەتوانم بڵم ڕاستەکی بۆ بەدیاردە چکە من ڕۆژانە پەیوەندیم پێوە کرێت بوون خاتونێکە ئەڵێ من هەڕەشەم لێ کرێت یان هەیە ئەڵێ من لە پەیوەندیان بوومە لەگەڵ شخصێکە ئێستا و شخصە وجیا بوومەتەوە لێ کێشم بۆ دروست ئەکا ناتوانم زەواج بکەمەوە بەشێکی بەرکەوتەی بەرخانمانەکرێت بەرکەوتەیەکی باشی بۆ خانمان هەیە ینی ڕۆژانە حاڵەتی وا هەیە ینی تەسەورەکەم لە حاڵەتەوە گۆڕابێ بۆ دیاردە لەبەرەوەی پێشکەوتن زۆر بووە ئێستا خەڵک بە ئاسانتر موبایلێکی بەدەسەوێ بە ئاسانتر سیمێک بەدەسە خات و بەکاری ئەهێنێت زۆر باشە باس لەوەت کرد زیاتر پشکی شەر بەر ئافرەتانەکەوێ ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە بۆچی زیاتر بۆ ئافرەتەوە ماوەی پێش ئێستا باز لەواکرا زیاتر کەسە ناسراوەکان تووشی ئەو دیاردەیە ئەبن ئەوە ڕاستەیان کەسی ئاسایش زیاتر تووشی ئەم حاڵەتانە ئەبن پەیوەندی بۆەوە نیە کە کەسێکی ناسراوە بەیاننا بەس ئەوەیە کەسە ناسراوەکان بەرچاوترن و کێشەکانی خۆیان ئازادانەتر باس ئەکەن ئەتوان ڕێگەیەکیان هەیە کە باسی بکەن بەڵام ئافرەتانی تر هەنێکیان شەرمنن لە ماڵەوەن پێیان ناخۆشە ناتوانن کێشەکانیان بۆ شێوەیە باز بکەن یاخود بگاتە ینی کۆمەڵی خەڵکی زۆر یعنی عادەتەن کەسێکی ناسرا باسی کێشەیەکە کۆمەڵی کەسی زۆر ئاگادار ئەبێتەوە بۆ لە ڕێی سۆشیال میدیای خۆیەوە بێ باسیەکان بەڵام کەسێکە لە ماڵەوە یانی تەنها خێزانەکەی ئاگادار ئەبێتەوە ڕاستیەکەی وەکوتم خانمان بە حکمی ئەوەی کە لەگەڵ ڕێزمانی هەندێک ئایلە هەن ینی ئافرەتەکانیان زۆر پەناخن ڕێزیان لێ ناگرن خۆشەویستیان پێ نابەخشن ئەمە ژواکە پەناباتە بەر سۆشیال میدیا لە ڕێگەیەوە قسە لەگەڵ کەسێک ئەکا یان کێشەیەکی بۆ دروستە بێ دواتیش کە کێشەکەی بۆ دروستە بێ ناتوانێت بۆ ئازادانە بڵە باوکە دایکەیان کەسی کە لەناو ئایلەکەیان هەیە من ئەم کێشانەم هەیە یعنی یارمەتی بن با چارەسەری بکەم لەبەرەوەی کە ناتوانێت ینی وردە کێشەکە گەورەترە بێ هەڕەشەی لێکرێ ینی دواتر ئەبیستینەوە کەسێک خۆی کوشتووە کێشەکەی زۆر بەسیط بۆ بەڵام لەبەرەوەی کەسێک نەبوو پەنای بۆ بەرێت پەنای بۆ خۆ کشت و پەنایکێنە بۆ ئافرەتەکە لەبەرەوە تەسەورەکە من هەرێ گەڕێنمەوە بۆ خێزان کە ئەبێ زۆر ئاگاداری مناڵەکانیان بن بە تایبەت خانمان زۆر باشە ئەو یاسایەکو پێویست جێبەجێ کراوە یاخود هۆکارێک بۆ کاڵکردنەوەی ئەم دیاردەیە ئەتوانین بڵێن لە دوو ڕێگەوە هاوکار بۆ کەمکردنەوەی حاڵەتەکان یەکەم هۆشیاری کۆمەلگایانی ئێستا لەگەڵەوەی ئەم حاڵتانی کە باسم کرد ینی لەگەڵۆشە ڕۆژانە هۆشیاری تاک زیاکە ینی سۆشیال میدیا چەندێک زەرەری هەبێ ئەوەندەش ئیسفادەی هەیە ینی زۆر جار خەڵک شت ئەبینێ زیاتر هۆشیارە بێتەوە بۆی دەرەکەوێن بابەتانە ئاساییە ینی کە چەند جارێک شتێک بەرگوێیەکەوێ بە ئاسانتر چارەسەر بووە یان هەبوو کێشەی گەوری لێکەوتۆ ئەبێ بە ئەنی وەکو دەرسێکی لێ بۆ ئەویش
دواییش ئەویش ینی لەگەڵ خۆیان باسیە کاتەوە ڕۆشنبیری زیاد کات ئەمانە سەبەبێکن بۆ کەمکردنەوەی وەزائیدەن یاساکەش هەیە ینی خەڵک هەر چۆنێک بێ سڵەکاتەوە لە یاساڵێ ئەگەر من ئەم تاوانە بکەم ڕەنگە سزا بدرێم یان وەکو دەزاکانی پەیوەندیکردنیش هەمویان هاوکارن بۆ ئەم بابەتە ینی ترسێکی بۆ دروستە بێڵە من ئەمە ناکەم لەبەرەوەی سزایەکی هەیە لەبەرەوە ئەمەش هەر سەبەبێکە بۆ کاڵکردنەوەی ئەم بابەت. زۆر باش. ئەی ئەرکی کۆمپانیەکانی گەیاندن و پەیوەندیکردن چیە لەم بابەتەیە چۆن یارمەتی ئێوە ئایان بە حکمی ئەوەی کە هەستەکەم بەشێکی سەرەکی کێشەکە لەوەوە بێت کە لە ڕێی سیم و سیم کارت و ئەوانە بڵام ئێستا بەداخەوە شتێکی تریش بڵاو بۆتەوە چەند ساڵێکە ئەمار هەیە کە بۆ بە دیاردەیەکی ناشرین کە لێ خۆمان پێڵێن سیم کارتی علوج کە بەبێ ناو نیشانەکە کەس نازانێت توانی ئەڵێ هیوایڵێ بە 1000 دیناری کڕیت و ئەیکێتە تەلەفۆنێکە و کێت بوێ قسەی ناشرین و مەستی ناشرینی بۆ ئەنێریت و ئیزعاجەکەی کۆمپانیەکان چیان کردە بۆ چۆن یارمەتی دەری ئێوە بوون؟ ڕاستەکەی لاساکەیە ئاماژی پێداوە کە ئەرکی کۆمپانیەکان یەکەم شت ئەوەیە کە پێویست هەر سیمێک کە ئەفرۆشێت پێویستە لەسەری تۆمار بکرێت بەپێی ئەو ڕێکارەی کە بڵین لە کۆمپانیاکە خۆی هەیە بن لە تەسکەری لێوەرەگرێت زانیاری شخصی لێوەرەگرێت پێویستە تۆمار بکرێت وەلو حاڵەتانی کە تۆماری نەکات کەسەکەت 6 مانگی بۆدانێ لە ماوەی ئەو 6 مانگە ئەگەر بێت و تۆماری نەکات ئەوە ئەو سیمکارتەی ئەسووتێنرێت یعنی مەفروض وایە کە ئەبێت سیمکارتەکەی بسووتێنرێت یعنی لە ماوەی 6 مانگە ئەم سیمکارتە ئەسووتێنرێ؟ بەڵێ جاخۆ لە ماوەی ئەو 6 مانگە 1000 تاوانی تری پێیەکە ئەگەر وانە 6 مانگ زۆرە ڕاستە زۆرە بەڵام لەگەڵۆشە یاساکە بۆ شێوێ باسی کردو و ئەگەر بێت و کۆمپانیەکە پابند نەبێت بەم حاڵەتەوە ئەوە سزای بۆدانەوە کە نزیکەی 50 ملیۆن بۆ 100 ملیۆن دیناری عراقی غرامەکرێت ئەگەر سیمکارتەکە نەسووتێنێت نەکرد نەیسووتێنێ ئەگەر عنی یەکەم جار زانیاری کەسیەکان بەڵێ تۆماری نەکات و دواتریژ وتم لەو 6 مانگە بە خۆی مشوری خۆی بخوات و تۆماری بکە ئەگەرنا سیمکارتەکە ئاسووتێنێت زۆر جار کەسەکە بۆ نمونە ئەم سیمکارتە 6 مانگە خەڵک ئەیناسێ ینی ڕاستە تاوانی پێکرۆ بەڵام کۆمەڵێک کەسێ لە ڕێگەی ئەو پەیوەندی پێوەکەنوانی هەر ناچارە بێت کە بچێت تۆماری بکە ئەگەر مەبەستێکی خراپی نەبێ مەجبورە تۆماریکە. بزانین سزای تاوانەکە چییە بۆ ئەو کەسێک کە تاوانەکە ئەکات بەپێی تەمەنە بەپێی چۆنە بۆ مامباسکەی تەمەنەکە خۆی ئۆتۆماتیکی کە خوار هەژدە بۆ چێتە نەوجەوانانەکەی جیاوازترە و واتە زیندانیشی هەیە ئەم سزاکانی بەپێی حاڵەتەکە بەڵام ئەوانی کە لە هەژدە بەرەو سەرەوە سزاکەیان بڵێن قورسترا بۆ نەسزاکە لە 6 مانگ و دەست پێەکە بۆ 5 ساڵ و بە ملیۆنێک بۆ 5 ملیۆن غرامە ینی تۆ بیر بکەرەوە مۆبایلێک بەکارێنی جنوێک ئیت لەگەڵ ڕێزما وشێکی نەشیاوە هەڕەشەیەکە یعنی بیرەکەی تۆ سزاکەیەوە بێ من 6 مانگ بۆ 5 ساڵ زۆر تەمەنێکە یان غرامەیەکی زۆر ینی بۆ ئەم مۆزعی ئێستا ملیۆنێک بۆ 5 ملیۆن لەبەرەوە سزایەکی باشە و لەلایەکی تریشەوە ئەگەر کەسێک تەنیا بەبەستی بێزارکردن بێت و خەڵک بێزار بکە ئەمان تۆزێک غرامەکەی کەمترە بۆ نمونە لە 750,000ەوە بۆ 3 ملیۆنە و حکومەکەشی هەر کەمترە نی حەبسە کەمترە حکومەکەی لە 3 مانگەوە دەست پێەکە 3 مانگیش زۆرە ینی بۆچی تۆ گەنجێکی بۆ بێزارکردنێکی کاتی بۆ شتێکی کاتی خۆت بۆ 3 مانگ ینی لە ژیانی خۆت بە فیڕۆ ئەبیانی تۆ شەو ڕۆژە لە ژوورێکای بێتاقەتە بێن جاوەرە 3 مانگ هەم لەسەر شخصیاتی شەکەوە ینی ئەوە شتێکی بەڵە عەفو هەروە ینی لەسەر شخصیاتی ئەکەوێت ئەبێ بە مەلەف و وانە ڕاست زۆر باشە. ئەوم خوێندەوە کە ئەگەر کەسەکە تاوانبارەکە لە کاتێکی ترا سزاکەی کورس ئەبێ لە چ کاتێکە سزاکە کورستتر ئەبێ لەو حاڵەتی بوون ئەو شخصە
خۆی لە ئاسایش داوام بکە لە وەزارەتی ناخۆ داوام بکە ینی تۆ خۆت ئەزانی کا کەسێک ئەڵێ لە ئاسایش داوامەکە ینی چاوەڕێی ئەوی لەیەکی پارێزگاری لێ بکە کێشەیەکە هەوێ ڕووی تێ بکەیت بۆ منە پۆلیس ئەمانە ینی هەموو خەڵک پەنای بۆ بات لە حاڵتێکا کە کێشەیەکیە بێ ناکرێ خۆی سەرچاوی کێشە بێ کە لە حاڵتێکیشە هەسا بە ئەنجامدانی سزای ئەم جیاوازتر ئەبێ و تونتر ئەبێ لە کەسانی ئاسایی. باشە باسی یاساکەت کرد هیچ شتێکی ئەو تۆماوە لەسەر یاساکە باسی بکەیت بێجگە لە سزاکان بێجگە لەوەی کە هەژ بڕگەی هەیە باس ئەکرێ هیچ شتێکی تر هەماوە بە گشتی باسمان کردووە باسکراوە. باشە هەموو یاسایەک کە هەموارەکرێتەوە لە پەرلەمان جێبەجێ ئەکرێتەوە بە یاسایەک حتمما کۆمەڵێک گیر و گرفتی هەیە کۆمەڵێک چۆن ئەڵێ ڕەخنەی لێ ئەگیرێت ئەم یاسایە کەم و کورتیەکانی چییە هەموار ئەکرێتەوە ئەو کەم و کورتیانی کە هەیەی ڕاستیەکەی ئەم یاسایە ینی ئەم یاسایە و هیچ یاسایە لەم دنیاە نییە بێبەش بێ لە کەم و کورتی چونکە وەکە زانین یاساکە دەستکردی مرۆڤەکانن مرۆڤیش ئەکرێ هەڵە بکات لەبەرەوە مرۆڤ ینی بێبەش نییە لە کەم و کورتی. ئەم یاساژۆک هەر یاساکانی تر کەم کورتی هەبۆ ڕخنەی لێگیرا و هەر یاساکیش عادەتەن کە تازە دەرەچێ ینی کۆمەڵە بەرکەوتەی تری ئەبێ بۆ خەڵک کۆمەڵە کێشەی تری لێ ئەکەوێتەوە ینی لەبەرەوە ئەمیش بێبەش نەبووە لە ڕخنە واتە ینی شتێکێ ئێوەکو پارێزەر بڵێن بۆ نمونە نەقسی تیا هەبێت هەموار بکرێتەوە بۆچی ینی ماوەیەکی زۆری شوانی 12 ساڵ دەبێت تقریبا بڵێ ینی هەنێ جار کێشەکە لەسەر ئەوەیە کە ئەم سزایە زۆر بۆ تاوانێکی وانی بۆ منە گەنجێکە مراحقەیەکە کەسێکە حاڵەتێکی نەفسی خراپی هەیە مەسجێکی خراپ ئەنێرە ینی پێیان وایە کە ئەم سزایە زۆرە بۆ شخصێکە لە حاڵەتێکی ینی باسی ئەو کەسانە ناکەین کە کردوێتی بە پیشە بەڵام کۆمەڵێک کەسی کە هەیە کە غێرمە بەست لەوانەیە حاڵەتێکی ناخۆشی هەبووە پەنای بردو بۆ مەسجێک نادوێتی کە ئەم سزای بۆ ئەو زۆرە هەرچەنە ینی سزاکە وکوتم 6 مانگە بۆ 5 ساڵ ینی حاکم بەپێی حەسب حاڵەتەکە ئەتوانێت کەم و زیادی بکە یاخود کۆمەڵێک شتەیە لە یاسای ئەتوانێت پەنا بەرێتە بەرەوە بەڵام لەگەڵەوەشا زۆر کەس پێی وایە ئەم سزایە زۆرە. قەت بووە بۆ نمونە ئەگەر ئەو کەسێک کە داوایەک پێشکەش ئەکا لە دژی کەسێکی تر قەت بۆ هەردووکیان تووشی بۆ نمونە زیندانی کردن ببنەوە یاخەن چونکە ئەم ئیشانە کە ئەکرێ بۆ نمونە بڵێ تونەڵی هەڵی هەردووکیانی تایە بۆ نمونە ئەو کەسە مەسجێک ئەنێرێ ئەم جوابی ئاەتەوە ینی ئەمە حاڵەتێکی هینە ینی هەر بووە بۆ نمونە ئەو کەسێک کە سکاڵاکەی دژی تۆمار کراوە بۆ نمونە باجەکەی بات یان قەت بووە هەردووکیان بەیەکەوە لەبەر هەردووکیان لەناو کێشەکەیان بڵێ حەسەب حاڵەتەکە ئەگۆڕێت جاری وایە ئەو کەسە سرف بێتاوانە جاری واش هەیە خۆشی بەشەکە لە تاوانەکە ینی بەپێی حاڵەت و تەکیفی ئەو بارودۆخە ئەو کێشەیە ئەگۆڕێ بەڵام یەک شت هەبوو لە یاساکە پێم خۆش و باسی بکەم ئەویش کەسێکە جاریوە دوو شەخص بەیەکەوە ڕێکەکەوت یان کەسێکانی کەسێکی ترالە بڕۆ ئەو مەسجە بنێرە بڕۆ ئەو هەڕەشەی لێ بکە بڵێ واتە هاوبەشی تاوانەکە بڵێ هاوبەشی تاوانەکە لە بڕۆ پێی بڵێ ئەتکوژم بڕۆ ئەنی واتە خۆی ئیشەکە ناکا بە یەکێکی ئەکا بەڵام ئەو ژە بە هاوبەشی تاوانەکە یاساکە ئاماژی بۆ داوە کە ئەم کەسەش هەمان سزای ئەو شەخصا خوات کە ئەنجامی داوە چونکە ئەم پاڵنەری ئەو بووە بۆ ئەنجامدانی تاوانەکە ینی ئەم حاڵتەش هەیە یان جاری وا هەیە هەرو کەسە نییە هاوبەشەکەشی سزات کە لە کاتی لە کۆڵینەوەە بۆ دەرەکەوێت ئەمە و شخصەشی کە سکاڵاکەی کردو دواتر خۆی تاوانبار پێ حاڵەتەکە ئاگۆڕیانی دواترەکەوێتە لێ کۆڵینەوە و بەڵگە و جاری وا هەیە شخصی بەرامبەریش بەڵگا هێنە بەڵگەیەکی مقنعی هێنێ بۆ محکەمەکە ئەم شخصەش خۆی بەشەکە لە تاوانەکە لەبەرەوە بەپێی حاڵەتەکان ئەگۆڕێت. زۆر باشە خات و جوانە زۆرێک لە خەڵک خۆمان لەناو ژیانەکەیان و ئەزانین کە تۆزە شت قرس بۆ لەگەڵ یاسا و لەگەڵ دادگایە کە ئەگەر کێشەیەکت هەبێ شتە ڕۆتینەکان ئەوەنە ینی هاڵێت ئەوەنە ئەوێنن و ئەوەنە ئەو بن تااقەتی یاساکەت نامێنە جاروە دوای 1-2 ساڵ اینجا تۆ ئەنجامی
ئەو کێشەی کە هاتە ئەو کەیسەکە دووەرئەگریتەوە ئەمە بۆ چێ گەڕێنیتەوە ینی هەستەکەی هەز ناکەی خەڵک کەمێک بێزارە بێت لەو ڕۆتینیاتی هێنان و بردنە ڕاستیەکەی ئەم کێشە بۆ پێی کێشش جیاوازیە لەوانەیە کێشە بێت 10 ساڵ ئەم کەیسە بەکراوەی بێڵێترەوە بەڵام بەپێی حاڵەت و کەیسەکە ئەوایە هەندێک حاڵەتەیە کا پێویستە محکەمە بە مستعجل ببینێ بە خێرایی ببینێ ئەوەمان هەیە بەڵام وەکو باست کرد ڕۆتیناتێکی زۆر هەیە سەبەبی هەیە ینی یەکێک لە ئەسبابەکان ئەوەیە کە ژمارەیەکی زۆر داوا ژمارەیەکی زۆر کێشە زیای کردو کە ئیتر دادگاکانیش هەر بوو جۆرە فریاکەون ئەمە یەک حاڵەتێکی تر ئەوە هەیە کە هەندێک جار ئەم دواخستنە سەبەبەکەی ئەوەیە کە ئەم دوو شخصە ڕێک بکەونەوە یان جاری وا هەیە دوو شخصن کوڕکچێکن دواتر زەواج ئەکەن یان ڕێکەون لەسەر بابەتەکان یان بابەتەکان ینی بۆ نمونە لەناو ئەحوال شخصیە بۆ بەناو بانگە کە داواکانی بۆ نە زۆرە خانێت چەند ساڵێکە خانێت ینی حەسەب داوا بەڵام بە شێوەیەکی گشتی باسی ئەەکەم ئەمە بەشێکی بۆ ئەوەیە کە ئەم دوو شخصە جارێکی تە بەرکەوتیان بەیەکە بێت و یعنی لە حاڵتێکی وایە یەکتریە بینن و ژیانی خۆیانێتەوە بیر ینی وایە بە هەموو کێشەکان مەسافەیەکی ئەبێ یان من هەربیستمە ئەوانەی بۆ نمونەکە هاوسەرن و جیا ئەبنەوە ماوەیەکیان ئەدرێتێ بۆ یەکتری ببین و کێشەکە هەڵکرێ شخصێک ئەبێ بە تحکیم لە بینیانە بۆ چارەسەری بابەتەکە بکەنی هەندێک جار ئەبینی خەڵک ئەگەڕێتەوە لە کێشەکەی خۆی کێشەکە چارە سەر ئەبێ ئەتوانین بەشێکیشی بڵین بەو شێوەیە سوودی هەیە لەگەڵەوەی کە ینی سوودیشی هەبێ هەندێک زیانی ئەوێت بەڵام لەگەڵەوە شانی بەشێکی سوودی هەیە کە کێشەکە چارەسەر ئەبێ مەبەز لەوەیە زیاتر ئەو ڕۆتیناتەکە دروست ئەبێ بەشێکی ئەتوانین بڵین بەشێکی چکە من ناتوان بە مطلقی لەسەر بابەتێ قسە بکەم کە هەمووی یانشتەکان محکەمە ئەیکات بەڵام بەشێکی بەو شێوەیە چارەسەر بووانی خەڵکە بۆ کێشەکەی ڕێکەوتووە لەگەڵی بعد تۆزە بەسی لایەن یاسایەکە بکەین وتت ئێستا دادوار ینی هەنێک کێشە هەیە بڵێ یەکسەر ئەبێ ببینرێ ئەگەر ئاسایی ببزانین ئەو کێشانە چی یەکسەر ینی پێویستەکە یەکسەر حاڵەت ئەگۆڕێت ینی حاڵەتەکان چین حاکم بڕیارەها ینی ئەو حاڵەتانە چین تۆ خۆدۆکوت پارێزەرێکیش کێشەیەکی ئاوە هاتۆتە بەردەم هێشتا نەهاتۆتە دەستکە بەشەیەکی مستعجل بین ئەی کێشەی لەم جۆرەت هیچ هاتۆتە بەردەم ئەمەی خراپ بەکارێنانی پەیوەندیەکان بەڵێ هاتۆتە بەردەم و بەتایبەت زیاتر خەڵک ینی بەشێکی زۆریان جورئەتی ئەوە ناکەن کە بۆ کێشەیەکی وا ڕووکەنە دادگاکان بەڵام لە ڕێگەی پەیوەندیکردنەوە بۆ نمونە لە ڕێی سۆشیال میدیاوە بەیان لە ڕێگەی ڕقم تەلەفۆنمەوە بێ تەلەفۆنەکەن کێشەیەکی وامان هەیە چی بکەم باشە ینی زیاتر پرسیارەکەن وەک لەوەی کە کێشەکە بە فەرمی بیکەنە ناو دادگاوە باشە هۆکاری ئەم بۆچی ئەگەڕێنێتەوە پەیوەندی بەوەیە ینی زۆر جار هەیە بە شێوەیەکی نهێنی عادەتەن کە کەسێک تاوانێکەکە یاخود خراپ بابەتێ بەکارهێنێ بە شێوەیەکی نهێنی ئەیکات یاخود تووشی حاڵەتێکە بێتەوە ئەترسێ لە شەرەفی خۆی لە بۆ هەموو حاڵەتەکان وایە یاخود بۆ شێوەیەکی گشتی بۆ شێوەیە ینی بۆ هەموو بابەتەکان بۆ هەموو تاوانەکان زیاتر پرسیار ئەکرێت ئینجا ینی زۆر ڕوون ئەوەیە کە هەر لە چوارچێوەی خراپبەکارهێنانی ئەمریکای بەڵێ ینی بەڵێ 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 بێگومان هەموو کەسێک کێشەیە بێ سەرەتا پرسیارێک ئەکا لە محامیەک من چی بکەم چ ڕێگەیەک بگرمە بەر هەندێک کێشە هەیە ینی باشتر وایە لە ڕێگەی محکەمەوە چارەسەر بکەی هەندێک کێشەش هەیە سەرکی ئەو تۆ نییە کەسەکە لە بەرچاوی زۆر گەورێ ینی ڕاوێژی محامیەک وەرەگرێ پێڵێ وا باشترانی هەندێک جار هەیە تەنها دەردەدڵە ئەیکات ئێوە لە ڕێگەی دوو قسەی باشی تۆوە بتوانێت کێشەکەی چارەسەر بکە زۆر باشە بە حکمی ئەوەی پێش بەرنامەش ئاماژەم بۆ کرد بە تۆم و دوێتم ئەنێ زانیاری زۆر ئەو تۆم نییە لەسەر یاسا بە حکمەوەی ینی زۆر زۆر وایە کورسەوە قوڵە ناشتوانی لەسەر هەموو شتێکیش قسە بکەی ئەو لەوانی بۆ ئەوی ئەگەڕێنمەوە کەسەکە زانیاری نەبێت لە ڕێی ئێوە زانیاری وەرەگرێت تۆ خۆت لە ڕێی پەیج و ئەکاونتەکانەوە تا چەند یارمەتی ئەو خەڵکانە ئەیت ینی پێت باشە خۆت ئێستا ئێمە باسی ئەوە ئەکەین بەڵام خۆشت لە ڕێگەی پەیج و ئەکاونتەوە یارمەتی خەڵەکەی خۆت هیچ ڕووبەڕووی ئەو حاڵەتانە بوویتێتەوە ینی کە خراپ بەکار بهێنرێ بۆ تۆ زەین چۆنە کاتێک قەراری ئەوە کە ئەکاونتێک دابنی لەو ڕێوە یارمەتی خەڵک بێ من ڕۆژانە پرسیارم بۆیە وەڵامی خەڵک ئێمەوە بێگومان شتی واشی تەیەکەوێت کە
بەخراپی قسەیەکی ناخۆش نەشیا و لە بەرامبەرمان بکرێت لەبەرەوەی ئەو کۆزانی ینی سوۆشیال میدیا بێ سانسۆرە ینی هەموو کەسێک دەتوانێت ئەکاونتێکی فێک دابنێت و بەعان قەز مەسجێک بۆ من بنێرە بۆی کە بێزارم کە بەڵام ینی کێشەکە ئەو تۆ نییە کە من ئەوەندە گەورەی بکەم لە خۆم و بڵێ من ینی ئەو هەموو دەستخۆشیە باشت بۆیە قیچەکە باچەندانەیەکی لەو جۆرەشی تێبکەوێت جوابی ناییتەوە بۆ نمونە هەرەواکەی جوابی ناییتەوە یان بلۆکیەکەی زۆر حاڵتەکە نەشیاو بێ و ئەویش ئەو جورئەتی نییە بە ئەکاونتێکی فەرمی خۆی مسجێکی وا بۆ تۆ بنێرێ زۆر ڕاستە. جوانێکیان من شتێکی ئەوتەمنەوە گەر خۆت حەز بکەی شتێک باس بکەی باز نەکرابێت شتێک تێبینیەکت هەبێت لەسەر بابەتەکە من دەستخۆشیتان لێکم دەستخۆشی بۆ تۆش ئەم بابەتە گرنگە چونکە وەکۆزانی ڕۆژانە بەرکەوتەمان هەیە لەگەڵی ڕۆژانە حاڵتەکان زیاکەن ئەرکی بەڕاستی تیڤەکانە ئەرکی هەموو لایەنە پەیوەندیدارەکانە کە ڕۆشنبیری لەم بوارەیە بڵاو بکەنەوە تەنیا من ئەوم بەلاوە گرنگە بیڵێم کە هیوادارم خێزانەکان ئاگاداری مناڵەکانیان بن ئاگاداری خێزانەکەیان بن کە بە شێوەیەکی جوان بەکاری بهێنن و داوا لە دام دەستگا حکومەکانی شەکەم کە ڕۆشنبیری زیاتر لەو مەجالەیە بڵاو بکەنەوە و کەسانەشی تاوانێکی واکەن دوور بکەونەوە لە شتێکی وا لەبەرەوەی بەڕاستی سزایەکی هەیە بەڕاستی پێویست ناکە ژیانی خۆت بە کۆمەڵە شتی بچووکەوە بکوژی بە کۆمەڵە بابەتەوە کە ئەو تۆ نییە ینی دوای ژیانی خۆت بکەوی خۆت ژیانی کاتی شتێکی کاتی باشترە وەک لەوەی خۆت بە کۆمەڵە بابەتی بچووکەوە سەرقاڵ بکەیت. زۆر باشە زۆر سپاس بۆ پارێزەر خاتوو جوانەوە حید کە ئەمڕۆ لای ئێمە میوان بوو ئەرکە کێشامان دوومان کردی سپاس بۆ بەرهەمەکانی دۆلفینسی تا بەرنامەیەکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ. بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.